خالید کەریم ئەو هاوڵاتیە تەمەن 76 ساڵەیە کە ماوەی زیاتر لە 50 ساڵ دەبێت هەموو بەرەبەیانیەک تا ئێوارانێکی درەنگ هاوشانی کرێکارانی شارەوانی کفری پاشماوەی ماڵان کۆ دەکاتەوە و دواتر لە پێش دەرگەی ماڵەکەی خۆی ئاگری تێبەردەدات و دەیسووتێنێت. ئەم کارە بووە بە پیشەی سەرەکی خالید، بەڵام بەبێ ئەوەی لە بەرامبەردا هیچ بڕەپارێکی دەست بکەوێت. هەرچەندە بەشێک لە وڵاتیانی قەزاکە کارەکانی بەدڵسۆزانە هەڵدەسەنگێنن، بەڵام شارەوانی کفری کارەکانی بە خراپناو دەبات و دەڵێت لە کۆکردنەوەی پاشماوەکاندا گرفتیان بۆ دروست دەکات. والله زراري اليوم زراري بداية يعني كذا بخوا شنو ولا بلد ايش بقولها خبيتي ابدا تيسو جانب لا والله بهذا بخوا مالك ما ينزبرت. خالید لەو کاتەوەی بە خۆشەویستەکەی نەگەیشت بڕیاری داوە بە تەنها ژیان بەسەر ببات. لە ئێستاشدا بە تەنها لە ژوورێکی قوڕدا لە قەزای کفری دەژێ کە هیچ پێداویستێکی سەرەکی ژیانی تێدا نییە. ئێمە کارەکانی وەکو بەڕاستی بە دڵمان نییە بۆ ڕەنگەی تو بێژی ئیش باشەکەات، بەڵام ئێوە دڵمان نیە لەبەر ئەوەی ئەو منطقەیە بینچی لێکردا. ئێمە جاروا هەیەوە لۆری ئەڕۆین بارەکەین و تێت بەربارانشمان دەکات کە پیسایەکە گر دەکاتەوەێتە مای پیسبین ئەو منطقە مای بۆن بدا ئەو منطقی چێتە بۆن. ئێمە گە پێمان بکرێ شێنی بۆ دابینەکەین لای دێن لەوەران شەڵاو شێژەکەین باخشە. خالید هەمیشە بە جلوبەرگێکی دڕاو و ڕیش و سمێڵێکی درێژەوە ڕۆژانە گونیەیەکی سپی بەدەستەوەیە و سەرقاڵی کۆکردنەوەی پاشماوە فڕێدراوەکانی ناو شارە. هەرچەندە ئەم لە قوتابخانە نەی خوێندووە، بەڵام وەکو خۆی دەڵێت زانیاریەکی زۆری لەسەر مێژووی کورد هەیە. هەمووی حەزی لە کەیف بووە إلى وشرعي أي بنازم بشرعي بخوا وخيارات سركت من كذا أم تعاون كويركم ولا بد المعاش ما مقال خوي وقت خوي وزن شرعي حرامه أنا خوي داني نعم والله نعم والله مكلف وأذكر بوقت خوي وقت ملك غاز بتكر ملكة بتكر بس ملكة بتكر وبس أقول كلام قاسم تاو دور رعبة كم معاش. ناوبەناوە لەلایەن کەسانێکی نەناسراوەوە ماڵە قوڕینەکەی خالید دەسووتێنرێت کەچی تا ئێستا کەس لەسەر ئەو کارە دەستگیر نەکراوە. ئەوەش لە کاتێکدایە ئەو شوێنەی خالیدی تێدا دەژێ هیچ مەرجێکی بۆ ژیانی کەسێک تێدا نییە. چەندین جاریش بەرپرسانی حکومی سنووری داری گەرمیان ئاگدار کراونەتەوە تا شوێنێکی شیاوی بۆ دابین بکەن کەچی بێ ئەنجام بووە.